سڵاوتان لێ بێ مامۆسانی بەڕێز بەڕێزان لەم ڤیددیۆ فێرکارێدا پێم خۆشە هەندێک شتان دەربارەی چۆنەتی ناردنی کۆد یان هەر زانیاریەک بۆ خوێندکار لە ڕێگەی ئیمێڵەوە بۆ شی بکەمەوە لە ڕێگای مەیل مێرج. ئەم ڕێگایە لە ڕاستیە ڕێگایەکی زۆر ئاسان و زۆر باشە بۆ ئەوەی بەتایبەت بەڕێزانی بەرپرسانی دڵنیایی جۆری بتوانن سود لەم ڕێگەیە وەربگرن بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی و لە ماوەی کەمتر لە 30 چرکەدا تەواوی کۆدەکان بۆ نمونە بۆ خوێندکاران بنێرنەوە لە ڕێگەی ئیمێڵەکانیانەوە. ئێستا من وەکو تەجربە بۆ خۆم ئەم کارم کردووە، دەکرێت ئێوەش سوودی لێ وەربگرن. کۆدی خوێندکارانی هەردوو قۆناغی 3 و 4 لە ڕێگەی مێل مەرجەوە بە ئاسانی لە ماوەی کەمتر لە 20 چرکە بۆ 30 چرکە هەموویمان ناردوێتەوە بۆ خوێندکارەکان و ڕاستەوخۆ گەیشتوێتەوە بە خوێندکارەکان خۆیان. ئەمە لە ڕاستیە نەک هەر بۆ ناردنەوەی کۆدی فیدباک بۆ خوێندکاران، بەڵکو بۆ بڕوانامە، بۆ بڕوانامەی بەشداربوون لە چالاکیەکانە، بڕوانامەی خوێندکاران و زۆر کاری تریشی پێ ئەکرێت. لە ڕاستیە دەکرێت بەڕێستان سوودی لێ وەربگرن و بە تایبەتی لە زۆرێک لە وەرکشۆپ و سیمینارەکانە ئەبینین کە هەر کەسێ بەشداریە بێ ڕاستەوخۆ دوای بەشداربوون دەکرێت سەرتیفیکەیت بڕوانامەی تایبەتی بۆ بێتەوە بە ناو و زانیاری و دیتێڵی خۆیەوە. ئەمش بە هەمان شێوە لەم ڕێگەیەوە ئەکرێت. من لێرە ئەوەتان بە باسەکەم ئەگەر سیر بکەین لێرە ئێمە کۆدی خوێندکارانمان بۆ هاتوتەوە. من بە نمونە کۆدی Principles of Religionم هەڵبژاردووە ئەم دوو قۆناغا. لێرە فۆڵدەرێکم کردوێتەوە. لەم فۆڵدەرە ئەوەی کە گرنگە تۆ چیت هەبێ، یەک ئێکزڵ شیتێکت هەبێ یاخود ئەم فایلەی کە هەیە لە ڕێی هەر بەرنامەیەکەوە بێ و ئەو مامۆستا بەڕێزانەش هەندێکیان باسییانگە کە دەکرێت لە ڕێگەی ئۆنلاینەوە کۆنڤەرتی ئەم PDF بکەین، ئەم کۆنڤەرت بکەین و بتوانین لە ڕێگەی دەتوانین کۆنڤەرتی ئەم فایلە بکەین و بیکەین بە ئێکزڵ یا وۆرد، بەڵام ئێکزڵ لە هەمووی باشترە. من پێشتر ناوی خوێندکارەکانمان لابوو و ئێوەش جەنابتان هەموو قۆناغەکان ناوی خوێندکارەکان و ناوی خوێندکار و ئیمێڵی خوێندکارەکە و ئەم چەند حەقلەم ئیزافە کردووە بۆ ئەوەی کۆدەکانی تیا بنووسم. کۆدی خوێندکارەکان لێرە کۆدەکانمان داناوە. وەک دەبینین first name لێرە ناوی خوێندکارەکەیە، last name ناوی خۆی و باوکی و باپیرەتی، لێرەش ئیمێڵی خوێندکارەکە و لێرە کۆدی ئەو خوێندکارەیە، کۆدی تایبەت بە خوێندکار بۆ فیدباک. ئەمە قۆناغی 4 و ئەمەش لینکی ئەو وێبسایتەی کە پێویستە بیکەینەوە بۆ ئەوەی ئێمە چی تیا بکەین، فیدباکی خوێندکاری تیا ئەنجام بدرێ. ئەگەر خوێندکارێک لە ڕێگەی ئەم لینکەوە داخل بێت و کۆدەکەی داخل بکات، ڕاستەوخۆ فیدباک بۆ وانەکانی بکات. و لێرەش لە خوارەوە ستیجی 4مانەیە، ستیج 4 لەگەڵ ستیج 3 واتە قۆناغی 4 لەگەڵ قۆناغی 3. بەڕێزان زۆر گرنگە ئەمە یەکەم ڕۆوی سەرەوە بکەی بە ڕۆوی سەرەکی، ناو ئیمێڵ و کۆد و وێبسایت لینکەکە ئەم شتانە لە ڕۆوی سەرەکییا دابنیت. پاشان ئەو کۆدەی کەوتمان ئەگەر کۆنڤەرتی بکەی کۆدی خوێندکارەکان لە 1 تا بۆ نمونە لای ئێمە 100 یان 97 یا چەند خوێندکارێک کۆدیانەیە هەتاوەکو کۆتایی تەواوی ئەو کۆدانە کۆپی بکە و لێرە لەم حەقلە دای بنێ و ئەمەش دەتوانی بکەی بە ستیج قۆناغی چەنەم و لینکەکەشمان لێرە داناوە. پاشان ئەمە دائەخینەوە، دێن لێرە فایلێکی وۆرد دەکەینەوە. من پێشتر ئەم فایلم کردوێتەوە بۆ نمونە بە هەر ستیجی 4 هەڵەبژێرین. ئەو پێشتر ئیشم لەسەر کردووە. ئەم حەقلەمان هەیە، ئێمە پێویستمان بە چییە؟ بە ئەم فایلێکی وۆردە بەم جۆرە
ئەوەی کە گرنگە هەر بەڕێزێک خۆی ئەتوانێت کلێشەیەکی هاوشێوەی ئەمە ئیتر بە هەر شێوەیەک بێت دروست بکات. ئەوەی کە گرنگە ناوی سیانی خوێندکارەکە قۆناغەکەی کۆدی تایبەت بەخۆی و لینکی داخلبوون بە وێبسایتی فیدباک. ئەم سێ چوار زانیاریە گرنگە بۆ خوێندکار. ئێمە یەک کلێشە دروست ئەکەین بۆ ئەم کارە. یەکەم هەنگاو دێنە سەر مەیلینگ. لە لیستی مەیلینگ کلیک لە ستارت مەیل ئەکەین. لێرە ئەتوانین ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو لەگەڵ یا بڕۆین. بەس بەڕێی من مانیوەڵیش ئەکرێت خۆت ئەنجامی بیت. ئێمە ئەمانەوێ ئەم تێکستەی کە هەمانە بە شێوەی نامەیەک بچێتە لای خوێندکارەکە بۆ نمونە letters ئەممان هەڵبژارد. پاشان ئەمە ئەکتیڤە بێت. لێرە ئێمە پێشتر وەک وتم فایلێکی ئەکسڵمانەیە و ناو و ئیمێیل و کۆدی خوێندکارەکەی تایە. خۆشت دەتوانانی مانیوەڵی لێرەوە کۆد ناوی خوێندکارەکە کۆدەکان دروستکەی بە زەمان ئەرکێکی قورسە ئێمە مانەوێت کار ئاسانی بکەین. بۆیە دێنە سەر چ بەشێک دێنە سەر use an existing list کلیک لێرەکەین. ئەچینە ئەو شوێنەی کە فایلی ئەکسڵەکەمان تیاداناوە. من لێرە دامناوە ئەوە ئەو فایلەیە کە دامانناوە. چاوەڕێ ئەەکەین ئەبینین بە تەواوی ئەکرێتەوە. پاشان ئۆپن ئەەکەین. ئەگەدەر بن بەڕێزان لە کاتی کردنەوە تۆ چەند شیتی هەبێ لێرە دەرەکەوێ و ئێمە ئەمانوێ ئیش لەسەر شیتی چەنەم بکەین. بۆ نمونە لێرە من نووسیمە ستیج 4 ئەمانوێ ئیش لەسەر ستیجی 4 بکەین. 4 کلیک لە شیتی 4 ئەەکەین و نووسراوە لێرە. ئەگەر ئەمە سەحی لێ نەدرابوو تکایە سەح لەوە بە first row of data contains column headers بۆ ئەوەی first row ڕۆوی سەرەتا بکە بە چی بە header بۆی. ئەمە ئۆکەی. ئێستا لێرەدا زانیاریەکان ئامادەن. یەنە سەر چی؟ یەنە سەر insert merge field کلیک لێرە ئەکەین. ئەمە ئەو بەشانەیە کە ئێمە هەمان بوو لە ناو لە زانیاریەکان. لێرە کلیک لە مؤشیرەکە یاخود کارسەرەکە لێرە دەئانین. لەم لە بەرامبەر ناوی سیانی کلیک لێرە ئەکەین. لەبەرەوەی ئێمە ناوەکانمان لێوێ بە ئینگلیزیە ئەگەر لە یەک حەق لە هەر سێ ناوەکەواتە ناوی سیانی لێوێ وایە بە یەک کلیک لێرە ئەمان هێنا. بەڵام من لەوێ لەبەرەوەی بە دوو حەقلدانراوە کاتی خۆی کە وەرم گرتووە داتاکان بەو جۆرە بووە. یەم وە لەبەرەوەیشی بە ئینگلیزیە سەرەتا ناوی لاست نیم دائەنێم لێرە. لاست نیمەکە سپەیسێکەکەم ببورن ئەوە سپەیسێکەکەم پاشان فەرست نیمەکەی دائەنێم بۆی بە ئینگلیزی بەم شێوە بخوێنێتەوە فەرست نیمەکە پاشان لاست نیمەکەی. بۆ نمونە ئارام عەلی مەجید بەم جۆرە ئەگەر ناوی من با بخوێنەوە خۆی لە ڕاستیە هەم دەکرا یەکەم جار ئەگەر دایرێکشنەکەمان لای left to right بووایە لە چەپەوە بۆ ڕاست بووایە ئەو کاتە یەکەم جار فەرست نیمان هەڵەبژارد و پاشان لاست نیم. بەڵام بەو شکڵی کە هەیە ناچارین ئاوادای بنین. ئەمە هیچ کێشەیەک دروست ناکات. بۆ بەڕێستان ئەگەر لە یەک حەق لە ناوی سیانێکە هەبێت تەنها کلیک لە وەکو ئەمە تەنها یەک کلیک ئەەکەی لە فەرست نیمەکە یا لاست نیمەکە یا ناوی سیانیەکە کە لای تۆ نووسراوە فول نیم ئەو کاتە ناوی تەواو دێنێتە ئێرە. پاشان مؤشیرەکە بینە سەر قۆناغەکان. لێرە لەوێ نووسیمانە ST stage واتە قۆناغ کلیک لێرە ئەکەین. پاشان کۆدی فیدباک مؤشیرەکە لێرە دانین ئەڵێن چی؟ لێرە نووسیمانە FB code واتە کۆدی خوێندکار. لەوێش دیاریمان کردووە کۆدی خوێندکار. پاشان دێنە سەر لینکی داخلبوون. لینکی داخلبوونیش لێرە نووسیمانە وێبسایت لینک. بەم جۆرە ئێستا ئەگەر سیر بکەین داتاکانمان تەواوی داتاکانمان بێکێشە و ئامادەیە. و دواتر بۆ پریڤیو ریزالت ئەتوانین لێرە کلیک بکەین ناوی خوێندکارەکانە بیننەوە قۆناغەکەی و کۆدەکەی و لەگەڵ ئەو لینکەی کە پێویستە داخل بێ. ئەتوانین لێرە دانە بەدانە 1 2 3 4 هەتا وەکو کۆتا دانا 81 ئەوە نمونەی دامناوە تێستەوە لەگەڵ ئەوەی شەکە ئەوم کردووە من 2-3 ئیمێڵی خۆم هەیە ئەوانیشم لە کۆتاییە داناوە وەکو تێست
تاوەکو دڵنیا بمەوە لەوەی کە ئیمێڵەکان گەیشتون بە خوێندکار. بەم جۆرە ئەبینیت ئەمە تەواوی زانیاریەکانی تایە و ناوی خوێندکارەکان و لەگەڵ گۆڕینی 1 بۆ 3 بۆ 4 بۆ 5 ناوی خوێندکارەکان و کۆدەکەیان وەستەیجەکە. ئیتر هەر زانیاریکی تریش پێویست بێ ئەتوانی ئیزافەکەی، بەڵام هەر ئەوەندە بەسە. بەم جۆرە کلیکی لێەکەین. کۆتا هەنگاو ئەتوانین چی بکەین؟ فینیش. ئەتوانین ئیندیڤیژوەڵ دۆکومنتەکان هەر هەمووی ببینینەوە، بەڵام پێویستمان بۆ نییە و پرنتیشمان ناوێت. سندی ئیمێڵمانەوێت. بەڕێزان، لە سندی ئیمێڵە تۆ بەر لەوە ئەوەکەیت زۆر پێویستە لێرە ئاوتلوکەکەت کراوە بێ، ئاوتلوک بکەرەوە و لێرە ئیمێڵەکەت داخل بکە بە ئیمێڵی چی ئیمێڵێک، بە ئیمێڵی زانکۆیت. ئەتەوێ ئەم نامانە بنێریت بۆ ئەو خوێندکارانە. بەس تەنها ئاوتلوک کراوە بێت، هیچی پێویست نییە، تەنها ئاوتلوکەکە پاشان مینیمایز بکە. دواتر لێرە کلیک لە فینیش ئاند مێرجەکەین، کلیک لە سند ئیمێڵەکەین. بە تەنها کلیککردن لە سند ئیمێڵ تەواوی زانیاریەکان ڕاستەوخۆ ئەچێت بۆ خوێندکارەکان. بەڵام من بەر لەوە ئەوەکەم بۆ ئەمەوێت ئینتەرنێتەکە چونکە پێشتر داخل نردومە، ئەمەوێت وایفای هەر قەتەکەم ئینتەرنێتم نەبێت، چونکە پێشتر شەوی ڕابردوو تەواوی کۆدەکانم نردوتە بۆ خوێندکارەکان. کلیک لێرە ئاکەین، سند ئیمێل مەسیجەسەکەین. ئەلێرە کە دەرکەوت سەبجەکتەکە ناوەنین چی؟ بۆ نمونە من ناوم ناوە کۆدی فیدباک. کۆدی فیدباک. کۆدی فیدباک. پاشان ئەوەی کە گرنگە ئەم زانیاریانە بۆ کوێ بڕۆن. لێرە حەقلەکانمان دیسان هەیە، ئەڵێن ئەم زانیاریانە سندیکە بۆ تو بۆ کوێ بۆ ئیمێڵەکان، واتە ڕاستەوخۆ هەر زانیاری و داتایەک ئەنێرێ بۆ ئەو ئیمێڵی کە لەو کۆڵۆما هەیە و تەواوی خوێندکارەکانیش وەک ئەزانن لە بەشی ئیمێڵە دامان ناوە. ئەگەر جارێکی ترسەی ئێرە بکەینەوە تەنها ڕید ئەیخوێنینەوە، وەک ئەبینن ئەمە ئەم حەقلەیە. ئێمە ئەڵێن یەکی ئەمانە، ئەم کۆدە، ئەو لینکە، ئەو ناوانە، ناوی فرست نەیم و لاست نەیمەکە بنێرەوە بۆ کوێ؟ بۆ ئەم حەقلە کە ئیمێڵەکەی تایە. ئەگەر بگەڕێینەوە سەرکارەکەمان پێویستیشە ئاوتلوک کراوە بێ، وەک باسم کرد ئەمە ئاوتلوکە، پێویستە ئاوتلوک کراوە بێت. مینیمایزەکەین. لێرە حەقلی ئیمێل ئەدرێس هەڵەبژێرین و ئەڵێن هەموو ڕیکۆردەکانمان بۆ سند بکەرەوە بۆ تەواوی ئەو شوێنانەی کە نردوومانە. پاشان بە ئۆکەیکردن لەسەر ئەمە لە ماوەی کەمتر لە 20 بۆ 30 چرکەدا تەواوی ئەم ئیمێلانە یەک بە شوێن یەکە ئەڕۆن و تۆ تەنها دوایی ئاوتلوک بکەرەوە، هیچ مەکە، تەنها ئاوتلوک کراوە بێت و ئیمێڵی کراوە بێ، هیچ مەکە و لە کەمترین کاتە هەستەکە یەسەر ئەچیتە بەشی سند. لە سێندا ئاوتبۆکس تەواوی زانیاریەکان سێرەکەی ڕۆیشتون بۆ خوێندکارەکان و ئەتوانین نمونەی ئیمێڵەکەی خۆشت لە بەشەکە بنووسیت و بۆ ئەوەی دڵنیابیتەوە کە کۆدەکە هاتووە بۆ خوێندکارەکان و خۆشت یەکێک وەکو نمونە لە خوێندکارەکانی تو ئیمێڵەکانیش پێگەیشتوێتەوە. من لە ماوەی کەمتر لە 1 دقە وەک باسم کرد هەردوو قۆناغەکەم نردووە، یعنی قۆناغی 3 و قۆناغی 4یش، و بە هەمان شێوە ئەمە بۆ قۆناغی 4 کە باسمان کرد، ئەمە قۆناغی 4 ئەتوانیت دوای ئەوە کامە تەواو بوو ئەم کڵێشەیە کۆپیکەیتەوە یان هەر لەسەر ئەم فایلە جارێکی تر ئێرە بکەی، بەڵام لێرە فایلەکە لەبری قۆناغی 4 ئەنجارە قۆناغی 3 هەڵبژێریت، واتە هەر لەسەر ئەم کڵێشەیە زۆر بە ئاسانی ئەتوانیت جارێکی تر ئەنجاریان لەبری 4 ئەوە 3مان هەڵبژارد و ئەو بوو بە 3، واتە ڕاستەوخۆ هەمان کارت بۆ ئەکا بە گۆڕینی
فلەشەکە پاشان دێنە سەر ئێرە و سندی ئیمێلەکەین تەواوی زانیاریەکان ئەچێ بۆ کوێ بۆ قۆناغی 3 بۆ دڵنیابوونەوەش ئەتوانی جارێکی تر کۆدەکان بە ئاماژەوە بەڵام هیچی ناوێت چونکە پێشتر دانراوە ئەوەش لە بەرامبەر هەر ناوێک ئەوە قۆناغەکەی ئەوە کۆدەکەی ئەوەش لینکی ئەو وێبسایتی کە فیدباکی تیاکەن و ئەشتوانیت چی بکەیت ئەم بەشە ئەگەر بێت و ئەم بەشە هایلایت بکەیت بۆی خوێندکار باشتر ببینێت شتێکی خراپ نییە بەم جۆرەیە ئەو کاتە هەر کاتێک ئەم ئیمێڵە ئەچێتە لای خوێندکارەکان ئەو دوو بەشە هایلایت کراوە واتە ئیشی سەرەکیان بە چییە بە کۆدەکە و بە لینکەکەیە واتە هەر کاتێک کۆدەکە وەربگرن بەم جۆرە ئەگەر دیقەت بن ئەو دوو بەشە هایلایت کراوە بەڕێزان ئەمە بۆ هەر کارێکی تری وەکو بڕوانامە یا هەر شتێکی تریش دروست و ڕاستە و لە بەشی فینیش مێرجدا ئەتوانین لێرە کە کاتێک سێند دەکەین ئەکرێت ئەو زانیاریی کە ئێمە هەمانە بڵین بە هاوپێچ ئەتاچمنت بڕواتە لای خوێندکارەکان واتە یەکسەر ڕاستەوخۆ ئەمە کاتەوە بە PDF و ئەینێرێتەوە بۆ ئەو شوێنەیە بە وۆرد یا بە PDF یا هەر شتێککە ئێمە ئەمانەوێت ئەگەر بێت و بۆ نمونە ئەمە وا دابنی بڕوانامەیەک بێت کڵێشەیەکی بڕوانامە حازر کرا و تۆ ئەتوانی ئیشی لەسەر بکەیت و دوای بە ئەتاچمنت بنێرێ بۆ بەشداربووەکانت بۆ خوێندکارەکان یا بۆ هەر کەسێک کە تۆ مەبەستە پێی بگات و پێم خۆشە نمونەی کۆتاییتان نیشان بدەم هەرچەند من نەمویست ئەوانەی کە ئێستا جێبەجەم کردووە بینێرمەوە بۆ خوێندکارەکان چونکە پێشتر کۆدەکانیان بۆ ڕۆیشتووە بەڵام ئەمە ئیمێلەکانە من ئیمێلەکەی خۆم وەکو تێست داناوە ئەوە تا فیدباکی قۆناغی 4 هاتووە فیدباکی قۆناغی 3 هاتووە واتە ئەمە ئیمێلەکانە کە بە من گەیشتوێتەوە بەم جۆرە وەکو تێستێک ئەمانەم داناوە و گەڕاوەتەوە بۆ خۆم کەواتە من لێرە چۆن ئەیبینم خوێندکارەکانیش بەم جۆرە ئەم ئیمێڵیان پێگەیشتووە ئەمە ئەنجامی کارەکەمانە بەڕێزان هیوادارم ستودی هەبێت هیوادارم بتوانن ئیسفادەی لێ بکەن و کاتێکی زۆر لە ڕاستیە ئەگەڕێنێتەوە بۆ بەرپرسانی دڵنیایی جۆری لە کۆلێج و لە بەشەکان و بڕوام وایە زۆرێکی ئیشەکانی ئێمە لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە سەدا 70 بۆ 80 کارەکانمان ئاسان ئەکات ئەوەی کە پێویستە بە ڕۆژێک بیکەیت تۆ بە چەند دقەیەک ئەتوانی جێبەجێکەیت هیوادارم سوودی هەبێ بۆ هەمووتان زۆر سوپاس بۆ سەرکردنی ڤیدیۆکە خواتان لەگەڵ